ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سەرەتایەکی پرشنگداری لەگەڵ مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە، بۆیە بەردەوام پشتیوانی ژنانیشی کردووە تا لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشدا ژنان ڕۆڵ ببینن. ئەم ژنانەش لێپرسراوی یەکەمی ڕێکخراون و دەڵێن یەکێتی حیزبی یەکەمە بۆ پشتیوانی ژنانی کردووە لە سەرجەم سێکتەرەکاندا. لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یەکێتی مەهامی ئەوە بووە کە چۆن پیاوان خەباتەکەن ئەبێ ژنانیشان بەشانی پیاوان خەباتکەن لە کایە سیاسیەکانە لە هەر لە شاخەوە بگرە لە ڕێخستنەکانەوە بگرە هەتا ئێستاش ڕۆڵ و گرنگی خۆی هەیە و پێگەی خۆی هەیە. ئێستا بۆ نمونە زۆرمان هەیە زۆرینەی ڕێکخراوەکان کە سەرۆکی ڕێکخراوەکان ژنن و ژنێک ئەی بابەڕێەوە بەڵام ڕێکخراوێکی سەرکەوتووە ئەتوانین بڵێن پشتی پێ ئەبەسین ئەتوانین بڵێن پێگەی خۆی هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبە سیاسیەی هەرێم و ناوچەکەیە کە بڕوای تەواوی بەتوانەکانی ژنان هەبووە، بۆیە لەو پێناوەشدا چەندین ڕێکخرا و کۆمەڵەی هەن کە ژنان بەڕێوەی دەبن و وەک خۆشیان ڕای دەگەێنن. یەکێتی هەمیشە دەستگیرۆییانی کردووە. گومان یەکێتی یەکێ لە هەرە کارە باشەکان و دیارەکانی کە ڕۆڵی ژنی هەمیشە بە بەرز نرخاندووە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە بە تایبەتی هەر لە سەردەمی شاخەوە لە دروستبوونی یەکێتیەوە کە ئێحتیمامی یاوە بە ڕێکخراوەکان و بە ڕۆڵی ژن لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە هەر بە دەلیلی ئەوەی کە یەکێتی ژنان هەر لە سەردەمی شاخەوە دروست بوو بۆ خەباتکردن لە پێناوی ئامانجەکانی ژنانە و یەکسانی لەناو کۆمەلگایە برەخسێنێ. ڕێکخراوەکانی ژنان لە بەرنامە و کاری سیاسی یەکێتیدا جێگەی بایەخ بووە تا لە سایی یەکێتیدا ژنانیش توانەکانی خۆیان بەگەڕ بخەن و دەستیان هەبێت لە بەرەو پێشچوونی کۆمەلگەدا. بۆ یەکێتی پشتیوانیانە تا ژنانیش وەک پیاوان تێبکۆشن بۆ گەیشتن بە هیوا و ئاواتەکانیان. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.